بەڕێزان ئەم کاتتان باش لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە لێرە لە گەڕەکی خەبات بەشێک لە دانیشتوانی ئەم گەڕەکە لە جیاتی با بڵین دابەشکردنی شەربەت و کۆلا ئەمان دۆی شارباژێر ڕۆ دۆی کوردی دابەش دەکەنجا لێرەم لەگەڵ ئەم بەڕێزانە قسە دەکەم و لەگەڵ مامۆساشەوە دیارە ئەم بەڕێزە مامۆسای مزگەوتی شێخ عومەری خەرەداغیە. سەلام عەلەیک، ساوتان لێ بێ و جەژنتان پیرۆز بێت. مامۆستا گیان بەیانی و باش و جەژنە پیرۆز خی گەورە لە ئێوەشی پیرۆزکە. سلام عەلەیکۆم. دۆ بەشی ئەمە نەماوە ماوە گەورە لە ئێوەشی پیرۆزکە هەموو ساڵێ بەخۆشی. ئێوە لە جیاتی کۆلا و بیبسی ئەم دوێتەوە؟ وڵا بیبسیشمان هەیە و چکلێتیشمان هەیە و دۆشمان هەیە. بەچی وەکو دۆکە نیە بێگومان حەسەب تەڵەبی ئەو کەسەی چی پێخۆشە. دۆکەمان دۆیەکی تایبەتە، ماسێکی تایبەتە ئەیکڕین و خۆمان بە مەشکی خۆمان ئەیژەنین و ئەوەشی کە حەز لە دۆنەکە ساردی و ڕانی و ئەو شتانیشمان هەیە، بەڵام زیاتر تەڵەبیان لەسەر دۆکەیە. دەستان خۆش بێ، خۆشتێکی باش. بێگومان چەند ساڵە ئەماکەن؟ وڵا 6 ساڵە هەموو جەژنێک ئەوە بێگو کاکە ئەنەس بێنە. من نایخۆم ئاوا بینم هەمووی هەڵی خوێن. نا زۆر خۆشە تۆ تایبەتە. دەستان خۆش بێت. وەڵام تێستی کە بزانە وایە کوورەوەربووە بە ئازبەری ئەوە لەکەیەوە لەم جەمی دەوشە لە پێرەوەش لە ڕۆژی دووشەمەوە ژەنراوە و شویت و خەزوانی تێکرا و لە سەلاجای ئەمە دەکراوە تا ئێستا. دەستان خۆش بێت ماوەسا، هەر بژین دەستان خۆش بێت. بابشمە قوربان سڵاوتان لێ بێت. ئەمە جەژنتان پیرۆز بێت. چەند ساڵە ئەم نەریتە لەم گەڕەکەیە ئاواکرێت؟ والله من تقريبا ل 2011 هاتومەتە ئێرەوە. بەڵێ لەو کاتەوە خۆی عالم بێبزار دیکە حاجی مەناهیوە لەگەڵمانە هەموو جەژنێک ئەگەرێت هەتا ئەم گەڕەکە بۆ ئەو سۆ ئەم گەڕەکەی بۆ سەرەوە. وڵای خۆشتێکی چاکە، شتێکی خۆشە و شتێکی کۆمەڵایەتی خوا حاجی مەلا هیواش بێمسەڵەت کە ئەم کۆمەڵایەتی تا سەر هێتا ئێستا هێناوە. دەخوا بەزیار بێ و ئێوەش سەلامەت بن ئینشاڵڵا کە هاتوون قوربان هیچ دەی لە خزمەتم. ئەم نەریتە چەند ساڵە لەم گەڕەکە بەڕێوە ئەچێت؟ وڵی دەمێکە هەر ئەم نەریتە هەیە لەم گەڕەکانە بە تایبەتی ئەم گەڕەکانی ئێمە مامۆزاییوا پێشمانەکەوێ ماڵ بە ماڵەگەڕین ئێتر هەمووی بەسەرەکەینەوە. زۆر سپاس هەموو لا بژین جەژنتان پیرۆز بێ. بەڵێ وەکو باسم کرد ئەمە بەڕاستی نەریتێکی جوان و جیاوازە لە گەڕەکی خەبات لە شاری سلەیمانی. ئەمان ساڵانە وەکو مامۆساش باسی کرد چەندین ساڵە ئەم نەریتە لەم گەڕەکەیە بەڕێوە دەچێت. دۆیەکی خەس و خۆش بێەوە ناخۆش. بەڕاستی تامی تایبەتە مامۆسا. زۆر سپاس چاوەکەم. بەڕاستی نەریتێکی جوانە و مامۆسا ئەو پەیامەت نەگەیان، ینی تا چەند گرنگە ئەم نەریتە، ینی لە شوێنەکانی کەشە یان لە کۆڵانەکان و لە ماڵان بە جۆرێک لە جۆرەکان لە جیاتی ئەم خواردنەوە گازیانە ئەمە بەکاربێن بۆ میوان. وڵی جارێ پێشەکی گەڕانەکە ئەنی لە کەم گەڕێکی سلێمانیا وەکو گەڕێکی ئەمە وەکو گەڕێکی خەبات سلوانی هەنە گەڕک سەعات 20 بۆ 8 هەڵ نەسابێت لە خەو دەرگا داخراوە. بەڵام ئێمە الحەمدوللا ئەوەی لە هاتۆ بۆ نوێژی جەژنیش و جەژنە پیرۆزیشمان کردو دووبارە جارێکتر ئەگەڕێینەوە. ئەنی ئەمە سەل لە نوێ دووەم جارمانە لە بەیانەوە کە جەژنە پیرۆزە و گردن ئازادی لە یەکتری ئەەکەین. جارێ مامۆساوە گەڵێن ڕۆژ نەبووەوە. ئیترم گەڕەکانە ئەوەی کە بتوانین ئەگەڕین فەرقی هیچ ماڵێک ناکەین. هەر کەسێ دەرگای کرابێتەوە ئەچین و جەژنە پیرۆزبیان لێەکەین و گردن ئازادیان لێەکەین و چکرێتەکان هەڵگەین و ئەگەڕینەوە. ئەڵێم ئەم دۆیە تا چەند گرنگە ماڵانی دیکەش بەکاری بێن لە جیاتی کۆن. وەڵاهی جا هەر زۆر شتێکی باشە و لە جیاتی ڕانی و ئەو شتانی کە ئەکرێتە ناو قوتۆ ئەمە بێگومان هیچ زەرێکی نییە لەڕی تەندروستیەوە زۆر باشتریشە. بە تایبەت بەم بەیانیە خواردنێکی چەور خوراوە ئەو دۆیەکەی بەسەریا هازیمەیەکی زۆر باشە. گەڕشمانە بگەڕین ئەم ماڵانەیە ساگەڕین فەرموو.